ئازیزان سڵاو، بۆ پاراستنی خۆمان و ئازیزانمان لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هیوادارم هەمومان بە وردی پابەندی ڕێنمایی تەندروستیەکان بین و بۆ ماوەی 2 هەفتە لە ماڵەکانمان نەینە دەرێ و پاک و خاوێنی خۆمان و ماڵەکانمان بپارێزین. خوا کوردستان و هەموو مرۆڤایەتی پارێزین. من نام چرۆشە هەبە مامۆستام لە زانکۆی سلێمانی لە بەشی ڕاگەاندن کە یەکێک لە ئەرکارە گرنگەکانی ئێمە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئەم کوردستانەیە لە پێناو بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەوەی هەمومان بتوانین ژیانێکی تەندروست و باشمان هەبێت. ڕەنگە لەلای هەمومان کێشە بێ کە بۆ ماوەی 14 ڕۆژ بتوانین لە ماڵەکانی خۆمان بمێنینەوە. ئەمە لەوانێ بۆ زۆر کەس کێشەیەکی گەورە بێت چونکە ڕۆژانە فێری ئەوە بووە کە بچێتە دەرێ. بەڵام ئێمە هاتوینەتە بارودۆخێک لە قەیرانێکی تەندروستی گەورەیین بۆیە پێویستمان بەوەیە هەمومان دەست لە ناو دەستی یەکتری بین بۆ ئەوەی بتوانین ئەم قەیرانە تەندروستیە تێپەڕێنین. ئەس دکتۆر علی حسێن بەلۆ مامۆستای زانکۆی بەریڤگاڤکەوە ئەندامی پەرلەمانی عێراقێ یە خۆلایەکێ داوال هەمی هاوڵاتی کوردستانێ دکەم کو بمینن ناو مارێدا حتا ئەف نەخۆشیە هەنێ دەرباز ببێ پێگیری هەمی تعلیماتی ویزارە ناوخۆ یا تەندروستیە هەرێما کوردستانی بکەن چونکی بڕاستی خەتەرناکە لەسەر گیانی مەهەمیە. ئەس من وەکو مامۆستایەکی بریاردایە کوتمالە خۆدە بمینم حتا ئەپەتا هەنێ دەرباز ببێ و خەڵکی کوردستانی ئینشاءالله ژێ پارستی بێ.